پێشەکەی بە خێراتنی ئێواکەین. ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی کۆیە هاوشان لەگە خوێندکارانی زانکۆکانی ڕاپەڕین و زانکۆکانی سلێمانی و چەند پۆلە تەکنیکی هەولێر ئێمە بە کۆمەڵی دروشمی تایبەتەوە هاوشانی ئەوان ئەمڕۆژ ئێمە گربوونەوەمان کردووە بۆ داواکردنی مافە سەرەتایەکانی خۆمان کە هۆکاری ڕئیسی بۆ گربوونەوەی ئێمە داواکردنی دەرماڵەیە و چەندین داواکاری تریشمان هەیە، بەڵام هۆکاری ڕئیسی بۆ گربوونەوەی ئێمە داواکردنی دەرماڵەیە کە چەند ساڵێکە ئەم دەرماڵەیە نەماوە کە مافێکی سەرەتایی خۆمانەوە پێداویستێکی زۆری تەڵەبەکان جێبەجێیەکە. دەستخۆشتان بە خێراتنی کاناڵەکەتان دەکەن بەڕاستی دەستخۆشی لە میدیاکە لەو میدیامان دەگەن وەکوی بینین خۆپێکی خۆمانەکە بۆ هەموو مافی خۆمان کە لە 2014 بڕاوە ئەو مافە چکە ئەگەر نەبێ زۆرشە بۆ خوێندکاری دەرەوەی شارکەدی هاتوچۆ دەکا، بەڵام یعنی هەبێ ینی ئەمڕۆ زانکۆکان بەعام ینی مەسئولیت قورسەتۆ لێرە زۆر بەشی ئەوانەی کە لە ماوانە کەم خوێندن هێناوە یان شتێکە، بەڵام ئەگەر ئەو دەرماڵە بێ هیچ نەبێ تا حەدی بدەیسەکانی بۆ پڕدەکاتەوە هەر لەسەر ئەو مەسەلەی ئەمە دووبارە پرسیارەکە بکەمەوە چونکە لێ بەڕووی دەرنەچوو پێیان بڵێم یەک پرسیارمێ بۆ بەرپرسان، ینی ئەتوانی هۆکارێکی ماخولمان بنێ بۆچی دەرماڵیان ئێمە بڕیوە، ینی پێشتر قەرایین داراییم لە ساڵی 2014 خەیرانی داعش و دوای دارایی دوای خەیرانی کۆڕۆنا ئێستا هەمووی چارەسەر بۆ سپاس بخوا هەرێم هیچ کێشەی خەیرانێکی نییە، ینی هیچ هۆکارێکی ماقول ئەگەر هۆکارێکیانی ڕێی تێ بچێ پێمان بڵێن لەبەر ئەو هۆکارە لێمان بڕیون ئێمە شەڵین دەستان خۆشوێ، بەڵام هۆکارێک کە ڕێی تێ بچێ ینی پینەوپەڕۆمان حکومەتی پینەوپەڕۆیان دەرماڵیان بڕۆ بێگومان ئێستا هیچ کێشێکی دارایی هیچ کێشەیەکمان نەماوە لە هەرێمی کوردستان لەخوا وەزیادیانی وەزە باش بۆ ئێستا ینی هیچ هۆکارێک کەس شک نابێ ینی بۆچی ئەو دەرماڵیان لێمە بڕیوە.